زامی ڕۆژکردنی بەلەزگا بڕ 1 ملیۆن دینار غەرامەی دەکەین. ئەوە جام ڕەشە ڕایگرە ڕۆژگار. غەرامە دەکرێ و غەرامەی توندیش دەکرێت بەبێ جیاوازی بینی فەقیرێک و مەسئولێک چونکە ئەو کارمەندەی کە لەسەر جادەیە نازانێ و چێن ناو سیارەکەیە. باشە خوشی گەورم سیارە کولۆن دەستەرمێنەکەی بەڕێستە جامی ڕەشە. خاوەنی ئۆتۆمبیلی دۆ چالنجەر ڕنگ مۆر تەبخکە لە دەستە ڕاست خۆت بوەستە. دوو ڕەقەمی دواوەی پێوەیە ڕقەیم پێشەوەی پێوەنیە نەمەنە فێست و نەمۆڵە شفێریشت بێنێ و ئۆتۆمبیلی جامەکانیش تڕەش کردیا لەگەڵی سوار بن یەڵای کەسە بۆ عەجز. کوڕیار چێشی بێ ئەتوو بەڕێزی بەس قانون سەروەرە بۆ هەموو هاوڵاتیەکی ئەم شارەی وەک یەکە هەر شێ. بەرنامەی ترافیکی ئەمجارە باز لە دیاردەی ئۆتۆمبیلی جامڕەش و بێتابلۆ دەکات کە چ کاریگەریەکیان لە سەردۆخی هاتوچۆ و لایەنی سەلامەتی و ڕوودا و سەرپێچی هاتوچۆ هەیە. بەپێی زانیاری هاتوچۆی هەولێرەوە ئۆتۆمبیلانەی جامڕەش و بێتابلۆن زۆرترین سەرپێچی و کاری نایاسایی دژ بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ ئەنجام دەدەن کە زۆر جار لە چوار ڕیان و ڕێگا سەرەکیەکان ناوەستن و لە کاتی ڕووداوی هاتوچۆش نازاندرێدەوانە چێن. دەرونیەک لەگەڵە فەرموو سیارەشی چالنجە ڕەنجی مۆرە ڕقەمی لێ کردەوە بێ ڕقەم و جامڕۆشە و فەراری نەژێتی خستیە لە زادەی شەقانی زەکەریای لە تمەتری بەخێرای لێ دەخوڕی پەیوەندیمان پێوە کرایە بۆ بەرەدا زووتان وەرگیرا دەروندوی بەڕێز ئێستا پەیوەندیت پێوە دەکەم. دەرون سێ دەرونیەک سێدی لەگەڵ پەیوەندیم پێ بکە پەیوەندی بە شەقامی گوڵانەوە دەکەین بۆ دەستگیرکردنی ئۆتۆمبیلی دۆ چالنجەر ڕەنجی مۆر بەبێ تابلوی پێشەوە و جامەکانشی ڕەشکردیا ئاگادار بن. بەرنامەی ترافیک ڕووداوێکی ڕاستەقینە دەجێڕێتەوە کە ڕۆژانە دووبارە دەبێتەوە و یەکێکە لەو دەیان حاڵەتەی کە بەردەوام ڕوبەڕووی پۆلیسی هاتوچۆ و دەستگاکانی ئاسایش دەبێتەوە و خەریکە دەبێت بە دیاردا. کەسانی پشدەستور بەهێز و دەسەڵات هەڕەشە و گوڕەشە لە پۆلیس و کارمەندان دەکەن. ئەوە لە کاتێکدایە ئەو هێزانە و پۆلیسی هاتوچۆ ئەرچیان پاراستنی گیان و سەلامەتی هەموو خەڵک و هاوڵاتیانە. ئاگادار بە ئەو ئۆتۆمبیلە لە چواڕیانی بە هیچ شێوەیەک دەرنەچی بۆم ڕایگرە. وەرگیرا دەستخۆش. خاوەنی ئۆتۆمبیلی دۆ چالنجەر ڕنگ مۆر تەبخکە لە دەستە ڕاستی خۆت بوەستە. خاوەنی ئۆتۆمبیلی چالنجەر بوەستە کاکە لە دەستە ڕاست مساعدەکمان بکە. دەروون بیست دەرونیەک ئاگادار بە ئۆتۆمبیلی دۆچ چالنجەر ڕنگ مۆر پەیوەندیت پێوە دەکات لە ترافیک بۆ میڕاگرە بێ تابلۆی پێشەوەیە و جامەکانیشی ڕەشکردیە بە لەزگا. ئاگاداریشم کردەوە نەوەستا لە شەقام.
تابلوی پێشەوت پێونی ئۆتۆمبیلەکان جامەکانی ڕەشە باشە بەسەر چاوبەسەکە بکرێ مەنەفێستی ئۆتۆمبیلەکەتم دەیتێ یارمەتی هەیە مەنەفێستی ئۆتۆمبیلەکەتم دێت زام ڕەش مەمنوع باش ئێستا ئەمە ئەتۆمان دەژیر کردووە ئیزراعەتی یاسایی لەگەڵ تۆ دەکەن بێ زەحمەت لۆ ئەو ڕقم عەفتە بزر کردوتە یەک ئەدی شێوەی لێ کردێ خۆ باشە باشە ئۆتۆمبیلی منێ هەی توێ باشە ئەو کاتیکە باشە وشی دێ دەرێ سیارەکە ناکەێت لە چادەوری خۆت بزانی سیارەکە دیس پسە ناتوە لە تابلوەکە ژماری ئاخیری بۆتە حەب بۆتە ئێستا ئەو وەرەقە لێداوە کردوتەیە دوو ڕەخەبی دواوەی پێوێ ڕقەی پێشەوەی پێوەنیە نەمەنە فێست و نەمۆڵە شوێریشت بێنێ و ئۆتۆمبیلی جامەکانش ڕەش کردیا ئەو فەڕارێتێ لە پێشەوە دیخستیە سیاری هاتوچۆیە سیاری فریاکەوتنە تابلوێتێ لە پێشەوە دەست تابلوی لۆ لە پێشەوە نایەخی لێت کردێتەوە جامەکان لۆ ڕەش کردیە باشە مەنەفێست و مۆڵە شوێرێکەت بە باش لەگەڵی سوار بن یڵای کەسە بۆ عدس دەی لەگەڵی سوار بن عەبدوڵڵا لەگەڵی سوار بن لۆ عدس یەکەسە لۆ دایرەی پەیوەندی تەلەفۆنی شتیش قەدەغەیە تاوە ئێستا پەیوەندیت پێوە دەکەم لە بەڕێبەرایەتی هاتووشێ بەڵێ سیارەکەت عدس دەکەم هەر چێش بی قانون سەروەرە کوڕی هەر چێشی بی ئەتوو بەڕێزی بەس قانون سەروەرە بۆ هەموو هاوڵاتیەکی ئەو شارەی وەگیەکە هەر چێک بی ببوورە ئێرە ئەو گۆڕەپانەیە کە چارە نووسی ئەو ئۆتۆمبیلە جامڕەش و بێ تابلۆیانەی تێدا یەکلا دەکرێتەوە ئەویش گۆڕەپانی هۆبەی دەست بەسەرداگرتنە کە ڕەش هەڵگەڕاوە لەگەڵ زۆری ژماری ئۆتۆمبیلی جامڕەش و بێ تابلۆی دەست بەسەرکراو کە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەگیرێن و سزاکانیان قورستر دەبێت. دوای ئەوەی کە هۆبەی دەست بەسەراگرتن مەفرەسەکانی ناوشار و ڕێگاوبانی دەرەوە مەفرەسەکانیان چڕ دەکەنەوە لەسەر ئۆتۆمبیلانێکەوە جامیان ڕەش کردووە یاخود تابلۆیان بە ساختا هەڵواسیوە یاخود هەربێ تابلۆن لە شەقامەکان دەسوڕێنەوە ئێمە کە دێت بۆ گەراجی دەست بەسەراگرتن حەجزی دەکەین یەکەم جار کە دێت بۆ ماوە یەک هەفتە ئێمە دەست بەسەر ئۆتۆمبیلەکەدا دەگرین هیچ مامەڵەیەکی یاسایی بۆ ناکەین کە دواتر دێتەوە بۆ لای ئێمە یەکەم کار کە لەگەڵی دەکەین بڕی سزای داراییەکەیە کە بۆی دەنووسین بڕی 1 ملیۆن دینار بۆ نمونە بۆ جامڕەش کە جامی ڕەش کردبی بەلەزگا بڕی 1 ملیۆن دینار غەرامەی دەکەین بە پێی بەیانی ژمارە هەفتی هەموارکراوی ساڵی 2016 وەزارەتی ناوخۆ. بەس بە زۆری چینی گەنجانە کەەوە وەکو حەزێکی لاتوە جامیان ڕەش دەکەن یاخود تابلۆی بە ساختال دەواسن یاخود ئەوانەی کە خۆیان بەوە ناساندوە کە دەڵێن ئێمە پشتمان هەیە بەڕاستی ئێستا لەم ئەمجارە بێ هیچ پلۆپۆستێک گوێ نادەینە هیچ پلۆپۆستێک بەڕاستی دەست بەسەر هەمویان دادەگرین بێ هیچ جیاواز و فەرق و جودایی. بەڕاستی ئێمە زۆر جار زۆر بەیجار دەکەوینە بەرشاڵاوی هەڕەشە تون و توێژی بەڕاستی جاروێ هەڕەشەی کوشتنمان لێ دەکرێت لەسەر چیش لەسەرەوەی کەوا بەخۆی سەرپێچی ئەنجامداوە نەوەکو ئێمە بە زۆری گرتمان کە هیچ سەرپێچێکی نەکردبی. ئەوانەی کە بێت تابلۆن ئەوانی شەروەتر 1 ملیۆن دینار غەرامەیان دەکەین
دەمێ ئاماژە بۆ بکەم ئەوەی کە تابلۆی ساختەی هەڵواسیواتە تابلۆیەکی ئەسلی خۆی نییە تابلۆیەکی بە تەزویر هەڵواسیوە ئەمە ئیجراتەکەی زۆر زۆر تونتر دەبی کە ئەو تابلە ساختەیە چ غەرامەیەکی لە کامێرەکانی هاتچۆی دابێتن ئەوە قوتار نابی لەلای ئێمە بەڕاستی دەینێرین بۆ هۆبەی کۆمپیوتەر بە دیار دەکەویت چ غەرامەیەکی پێکردبی لەسەرە و تابلۆیە تەزویرە ئەمە گشت غەرامەکەی لێ دەستێنین و هەروەها دیسان بڕ 1 میلیۆن دینار غەرامەی دەکەین و هەروەها بەلایەنی کەمەوە بۆ ماوەی هەفتە ئۆتۆمبیلەکەی دەست بەسەدا دەگرین. پێم شتێکی باشە ئەوانێکە جامڕەشن ئەوانێکە ڕەخەمیانەوەیە هیوادارم ئەو دیاردە نەک ئیلا کەسێک لە هیچ کەسێکی نەمینێتە یان ئیلا لە سەریەت کەسی تەطبیق نەکرێتن لۆ هەمووی گشتی بێ فەرق و جیازی پێ نەکرێت شتەکە عام بێ چکە ئێستا هەندە سیارە دەبینی هەر جامڕەشە بێ ڕەخەمە ئەو چێ فەرق و جیازی بەو شتانە نەکرێت یاسا سەروەرە بێ و بۆ هەماوە چیەک بێ هیواداری نە جامڕەش نەبێ ڕەقەم نە ئەو ماتۆڕانەی کە مەسەلەن دەبن هۆی ئیزعازکردنی خەڵکی نەمینن لە بەس ئەو غەرامێکە لە خەڵکی وەردەگیری زۆرە بەڕاستی. بەڕاستی ئەوە بوویتە باو کە زۆر جار دەڵێن ئێمە جیرفانمان بەتاڵ دەبێت لە هاتچۆ هەموو غەرامەیەکمان دەکەن من وەکو ئاماژەم پێکرد کەس لە خۆرا غەرامە ناکەین ئەوانە هاوڵاتی خۆمانن ئەوانە هاونیشتمانی خۆمانن ئێمە نامانەوێ هیچ بڕی 1 دیناریش مخالفە غەرامەیان بکەین بەڕاستی بەڵام کە تۆ دەی سەرپێچی دەکەی و لە ناو شەقام بە کەیف خۆت دەسوڕێەوە بەبێت تابلۆی ساختال بواسی جامت ڕەش کردی بە لەزگا ئێمە چی دەرحەق بکەین ئیلا بێتگەلەوەی کە سزای دارایی بکەین یاخۆ ئۆتۆمبیلەکەی دەست بەسەدا بگرین بەڕاستی ئەو فکرەیە هەڵەیە ئێمە وەکو هاوڵاتی خۆمان سەیریان دەکەین هیچ جیاوازێک لە مابینی ئێمە و ئەواندا نییە دەمانەوێت ئەو فکرە هەڵەیە لە مێشت خۆیان دەربینین ئێمە بەڕاستی هیچ یەکێک بەبێ سەبەب غەرامەی داراییان ناکەین. هەموو ئۆتۆمبیلانە لەم پێشەنگایانە بە نایاسایی جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش دەکەن. ئێرە یەکێکە لە پێشەنگاکانی جوانکاری کە لەلایەن دەستگا ئەمنیەکان ئاگادار کراوەتەوە کە قەدەغەیە لێدانی لەزگەی جامڕەش. بەڵام زۆر جارگلەیی دەکرێت بۆچی سەرچاوەی جامڕەشکردنەکان سزا نادرێن لە کاتێک بە ڕۆژی ڕووناک بازرگانی پێوە دەکەن. زامڕش عادەتەن کووە کابرا کتابی نەبێ ملوی ناکەین ئەوەی دێ زامڕەشی دەکاتن کتابەکە لێ وەردەگەن ئەو زامڕەش دەکەین کە چێ لێ داداتن مندارە مەسوولە یان مەسوولە ئەو ئیش پێ بیتن لۆ زامڕەشی بەزەمام بارە خۆمان کابرا کتابی نەبێ ملوی ناکەین ئاسایشێ متابعەمان لەسەرە شورتەیە متابعی دەکات ئەوە هەموو متابعەمانێ لەسەرەوە هەموو لۆ کابرا لەو گۆڕە بێت زامڕەشی لۆ ناکەین بەز نوعچی بەز نوع زامڕەش ناکەینەوە کابرا کتابی نەبێ زامڕەشی لۆ ناکەین. پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزەکانی خۆیەوە بە شێوەی گەڕانی بەردەوام و مەیدانی لە شەقامەکان لە هەوڵی ئەوەدا ناو حاڵەتە کۆنتترۆل بکەن تاوەکو سەلامەتی هاتوچۆ لە ناو کۆمەلگا ڕنگ بداتەوە. ئەوان 24 کاتژمێر لە گەڕاندان هەر شۆفێرێک پابەند نەبێت سزا دەدرێت ئەو سزایەش بۆ هەمووانە. برادران ئەوڕۆ
هەڵدەستین بە دانانی مەفرەزەک لەو شوێنەی بەنسبەت سیارەی ئۆتۆمبیلی بە تایبەتی جامڕەش ژمارە تەزویر ژمارەی خۆی نییە و جامڕەشە لەگەڵ ئەو شوفێرانش کە مۆڵەت شوفێریان نییە یاخود مۆڵەتەکان بەسەرچوە ساڵیانەکەیان لەو بەر و لەوبەری مەفرەزەکان دادنێن بەبێ کێشە بەبێ جیاوازی. باشی بە قوربان سەلامەت بی مەنەفێستی ئۆتۆمبیلەکەتمان دەیە بێ زەحمەت چاز. دوای چەند کاتژمێرێک پشکنین بەردەوامە بەشێک لەو ئۆتۆمبیلانە هی کەسانی پلەدار و پلە باڵاشن بەڵام لێپێچینەوە بۆ هەمووان وەک یەکە. کاک سەڵا ئەوەی جامڕەش بوو کتابی هەبوو کتابەکەم پێ پیشاندە بەخۆ بیبینم هیچ نەڕوات باشە نەکو تابلو ئەو کتابەیە تەزویر بێ ساخ کرابی. باشی خوشی گەورم زۆر سپاس دەکرێت مەنەفێستی ئۆتۆمبیلەکە و مۆڵەت شوفێریەکەم دێ مەنەفێست پێ نیە بەڵێ مۆڵەت شوفێریەکەت مۆڵەتت نییە بەڵێ یعنی ئێستا بە سویە دایرەی مروری بەشی ئینجازات مۆڵەت شوفێری دەربینی باشە خوشی گەورم سیارە کولۆم دەسەرمێنکەی بەڕێستە جامی ڕەشە لۆ چێ چێ معرز ئەمن سەعب معرزی ناناسم ئەمن پیاوی هاتچۆمە لە جادەی ئیشی من قانونیە کولۆم دەسەرمێنێ و سیارەی بەڕێستە مۆڵەت شوفێری لەکنیە ساڵیانەی ببورە مەنەفێستی ئۆتۆمبیلەکەش لەکنیە ئۆتۆمبیلەکەشت جامڕەشە بە قانونی سیارەکەت ئێستا عجزە خوشی گەورم تابلۆیەکەی ئۆتۆمبیلەکەت ڕقەمەکە ژمارەکان بورغیە پەرز نییە ئێستا دەبینە عجز دائیرەی نا قانونە کاک عیسا کاک عیسا و کاک ئەحمەد لەگەری سوارم بیبەنە دائیرەی ئەوە جامڕەشە بڕایەک لە ڕۆژگار. بە پێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 هەر داپۆشینی جامەکان بە پەردەبی یا بە لەزگەی جامڕەشبی قەدەغەیە کە بڕیاریش دەردەچیتن غەرامەی لەسەردادەنرێ غەرامەکان بۆ ئەو کەسانەی کە جامی سیارەی خۆیان ڕەش دەکەن بە لەزگا ملیۆنێک دینار غەرامەیە و ماوەیەکی سیارەکانیان حەجز دەبێت بۆ کەسانەی کە بە پەردەش دادەپۆشن 40,000 دینار غەرامەیە و پەردەکانیش دەست بەسەر دادەگیرێت و بە پێ بڕیارەش بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر لە ڕێگای مەفارزەکانیانەوە ناو شار و دەرەوەی شار مەفارزەکانمان بڵاوە کرایتەوە بۆ ئەو کەسانەی کە جامەکانی خۆیان ڕەش کردێ و دەستیش بەسەر دادەگیرێ و ماوەیەکشە ئەو حملەیە مستەمڕە و داواکاریشن لە خەڵک پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و زۆریش لەو ماوەیە دیارە خەڵکەشی زۆر سیارەکانیان بەبێ ژمارە یا بەبێ ڕقەم لە ناو شار هەولێر دەسۆڕێنەوە ئەوانش زیاتر ئەو ئۆتۆمبیلانەیە کە لە ڕێگای باشماغ و حاجی ئۆمەران لە گومرگەکان کە داخل کراینە ئەو سیارانەی کە لە ئیمارات داخل دەکرێن ئەوانەش دیارە پابەند نینە بەو ڕقەمانەی لێ بدرێن لەبەرەوەی دەڵێ لە کۆمپانیەکان یا لە معرەزەکان کە ئەو سیارانە دەکەڕێت بەبێ ئەوەی ڕقەمەکان لێ بدرێت لێرەش ئەمە لە ڕێگای جەنابتانەوە داواکارین لە کۆمپانیەکان یا لەو معرەزانەی
ئەو ئۆتۆمبیلانەی کە لەلایەنە ڕقەمەکانیان پەرز بکەن ئەوزە تەسلیمی ئەو کابرایی یا ئەو مشتریە بکەن کە تووشی غەرامە نەبێت چکە لێرە ئشکالێک پەیدا بووە ئەو کەسێک کە لە جادە پێی دەسوڕێتەوە دەڵێ کۆمپانیایە دەڵێ معرەز ڕقەمەکەی لێنەدایە لێرە ئیشکالەکە بینی خۆی و معرەزەکە تووشی غەرامەی زۆر دەبن. بە پێویستی دەزانین کە ئەو خەڵکەش یا ئەو کۆمپانیانە با خەڵکیش تووشی ئەو غەرامەیە نەکەن پەرزکردنی ڕقەمەکان هیچی تێناسی بە ڕقەمەوە با تەسلیمی ئەو مشتریە ئەو کابرایی بکەن کە سیارەکەی لیان دەکەڕێ و بە ڕقەمەوە با لەناو هەولێر بسوڕێتەوە. بەنسبەتەوە کەسانی کە سیارەی خۆیان جامڕەش دەکەن یا لەزگەی لێ دەدەن بەڕاستی تووشی غەرامەی زۆر دەبن یعنی غەرامەکەش نزیکەی ملیۆنێک دینارە و سیارەکانش لۆ ماوەی 2 مانگ بەبێ بڕیاری بەڕێزەناوی وەزیر سیارەکانشان لە گۆڕەپانی هاتوچۆ حەجز دەکرێت و ئەو کەسانی کە بەبێ ڕقەم یا ڕقەمی لێ دەکەنەوە یا ڕقەمی تەزویر دەکەن ئەوە خۆی لە کەلیمەکەی دیارە کە تەزویرە تەزویریش مادەیەکە لە قانون عقوباتی عێراقی سزایەکی توندی لەسەرە ئەوانەی کە ڕقەم تەزویر دەکەن ئەمە بە نووسرا و ئاگداری دادگا دەکەینەوە دادگا ئاگداری بەڕێبەرایەتی نێشتنی تاوان دەکات وەرگرتنی ئیجراعاتی یاسایی بە پێی مادەی 477 کە تەزویرە دەدرێتە دادگا ئیجراعاتی خۆی ئیجراعاتە چتوندیان لەگەر دەکا لەگەڵەوەش سیارەکانیان لەلایەن بەڕێبەرایەتی هاتوچۆ حجز دەکرێت. بە پاڵپشتی بەڕێز جەنابی وەزیر و بە پاڵپشتی بەڕێز پارێزگاری هەولێر زۆر بە توندی پاڵپشتی کارمەندەکانی هاتوچۆ دەکەین لە ئەفسەر و کارمەند کاوانی کە لە مەفارزن لە سەرجادەکانن. هەروەها بەڕێبەرایەتی ئاسایش هەولێر بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر ئەوانش پاڵپشتن لەگەڵ کارمەندەکانی هاتوچۆ بۆ بنبڕکردنی ئەو زاهرەیە کە لە هەولێرێ هەیە ئەویش کە ڕقەمی تەزویرە یا جامڕەشە بە هەرچیە دەستگا پاڵپشتی هاتوچۆ دەکەن لە بۆ بنبڕکردنی ئەو کێشەیە. ئەو سیارانەی کە جیراینە یا ئەو ئۆتۆمبیلانەی کە لەوێن دەرێ دەستیان بەسەردا گیراوە هەمووی دەگەڕێتەوە بۆ خەڵکی باڵادەستیش دەگەڕێتەوە بۆ خەڵکی دیش کە ئیجراعاتێکی تند بەرامبەریان دەکرێت ملیۆنێک دینار غەرامە دەکرێت دەشتانن پێداچونەوە بکەن لەو غەرامانە بزانن لە چێ وەرگیرایە و چێ تووشێەوە غەرامانە بووە و دەشتانن لە ڕێگای ئایتیەوە ببینن کە ئەو کەسانەی کە تووشی غەرامە دەبن هیچ لەلایەن ئێمەوە کە بەڕێبەراتی هاتوچۆیە فەرق ناکرێەوە مەسوولە ئەوەیە چکە ئەو کارمەندەی کە لەسەر جادەیە نازانێ ئەوە چێنە ناو سیارەکەیە چێ نییە غەرامە دەکرێت و غەرامەی توندیش دەکرێت بەبێت جیاوازی بینی فەقیرێک و مەسوولێک چونکە ئەو کارمەندەی کە لەسەر جادەیە نازانێ و چێنە ناو سیارەکەیە غەرامەی سیارەکەی دەکات بەبێ هیچ فەرق و جوایزە. هاوڵاتیان ئەگەرچی دڵخۆشن بەو لێپێچینەوەیە بەڵام داواکاریان لە پۆلیس هەیە. بنبڕکردنی ئەم دیاردەیە نەک بە تەنیا پۆلیسی هاتوچۆ بەڵکو پێویستی بە هەوڵی هەموو دەستگاکانی تری وەک ئاسایش و پۆلیس و لایەنەکان هەیە بۆ نەهێشتنی. سەبارەت بەو هەڵمەتەی کە ئێستا بەڕێبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر و بە هاوکاری کە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کە دەستیان بۆ هەڵمەتە کردووە سەبارەت بە پاکردنەوەی چەکی نایاسایی و ئەو ئۆتۆمبیلانەی بێ تابلون وە لە هەمان کاتدا جامڕەشەکانن خۆی لە خۆیدا کارێکی باشە بەڵام پێشتر ینی ئەو ڕخنەیەمە هەمان بوو سەرەتا لە مەسوولەکانەوە دەستیان پێکرد کە بەرپرسە باڵاکانمان وایان کرد کات خەڵکەکەیت کە چاو لەوام بکەن. ئێستا ئەگەر قانونەکە بۆ هەموو لایەک وەکو یەکە دەستیان خۆش بێت. چەند ڕۆژێکە هەڵمەتی دەستگای ئەمنیەکان و پۆلیسی هاتوچۆ هەڵمەتی ئەوەیان دەست پێ کردووە کە سیارەی جامڕەش و ژمارەی تەزویری سیارەکان بگرن شتێکی زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام هیوادارین ئەو هەڵمەتە بەردەوام بێت ڕۆژانە بەردەوام بێت و بەبێ جیاوازی بێت لە یەکێک خۆش نەبن لە یەکێکی تر خۆش بن لەو حاڵەتەیان ناتوانن هیچ دەستکاری ئەو گیر و گرفتانە بکەن و ئەو گەندەڵیەش هەر بەردەوام دەبێت کەواتە دەبێت بەبێ جیاوازی غەرامەی هەموو لایەک بکرێت و چاوپۆشی لە هیچ کەسێک نەکرێت تاکو بتوانن سەرکەوتوو بن.
هەڵمەتی هاتوچۆ بەردەوامە بۆ نێشتنی ئۆتۆمبیلی جامڕەش یاخود تابلۆ تەزویر. وەکو ئێستا خۆتان بینیتان دەستمان کرد بەدانانی مەفرەزە و چەندین سیارەمان ئیزراعەتی یاساییمان لەگەڵکردن کە تابلۆیان بورغی بوو یاخود بێ تابلۆ بوو یاخود جامڕەش بوو. ئێمە ڕۆژانە بە بەردەوام مەفرەزەکانمان هەیە لە شەقامەکان بۆ ئۆتۆمبیلانی کە ژمارەیان بێ ژمارەیە بێ تابلۆیە یاخود جامڕەشە یاخود تابلۆی ساختیان لە ئۆتۆمبیلەکانیان داوە. ئەمە دەستیان بە سەدادەگرین و لە ڕێی کارمەندەکانمانەوە دەیانگەین نە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر دەستی بە سەدا دەگیرێت. زۆر بەداخەوە بۆ ئەو شفێرانێک کە لە شەقامەکان قسەی ناشیاو بە کارمەندی هاتوچۆ دەڵێن یاخود بە ئەفسەر کە تابلۆی تەزویرە و جامی ڕەشات. چەندین جار خۆم تهدید کراوە. ئێستاش لە بنکەی پۆلیس سکاڵا یاسایم هەیە لەسەر شفێرەی بەڕێز پەیوەندی تەلەفۆنی تهدیدی کردو. ئێمە ئەو ئیزراعاتانی کە دەیکەین بۆ پاراستنی هاوڵاتیانە لە کاتی لێخڕوونی ئۆتۆمبیلەکانیان. یەکەمیشت نەبوونی هیچ جەنجاڵی و قەڵەباڵغیەک لە شەقام. دوو نەبوونی ڕووداوی هاتوچۆ لە شەقامەکان. بۆی ئەو ئیزراعاتانە دەکەین و بە بەردەوامیش لە ئیزراعاتکردنداین. ئێمە کە پەیوەندیمان بە ئەرکی خۆمان کرد لەو کاتێوە کە پەیوەندی بە ئەرکەمان دەکەینەوە هەتا کۆتایی ئەرکەکەمان ئێمە ژیان و ژیانی خۆماندانایە بۆ هاوڵاتیان. تووشی زۆرترین ڕێژێ مەترسی دەبینەوە. بەڵام ئێمە هەر لە خزمەت هاوڵاتیان داین بۆ پاراستنی ئۆتۆمبیلی هاوڵاتیان و شفێرەکانیان.